ئەسیری استقبال کردیە یعنی من داواکار حکوومەت شتێ بکە یعنی تااقەتمان چویان لەنجە مەولود نمونەی هەزاران مامۆستا و فەرمانبەرە خاوەنی سێ منداڵە ئەو کرێنشینە یەکێک لە منداڵەکانیشی تەمەنی کەمترە لە 2 ساڵ باسدەوە دەکات کە بێموچەیی کاری کردوتە سەر پێدانی شیر بەو منداڵەش شوار ڕۆژبەر لە ئێستا مناڵەکەم ئەگریا بۆ شیر 3 عیارە شیرمە بۆ ئەوشم دانابوو بۆ شەو وتم شەو بابیێنە چونکە بە دەستێتی نە گریاوە بۆ شیر زۆرش هەر وتومە ناوێنە شتی تر میاوە پێی هەر وتومە یعنی وای لێ هاتبوو من چەند ڕۆژێک لە ماڵخم بەس نان و ماست خۆ مامۆستا لەنجا نمونەیەکە لە نمونەی ئەو فەرمانبەر و پێشمەرگانەی بانگەشەی فرۆشتنی گورچیلەی خۆیان دەکەن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان 5 شەو پێشەستە کە مناڵەکەم ئەگریا بۆ شیر لە 2 پەیجی دەستی 2 هەیە من ئەوەم کرد یعنی عەرزی گورچیلەی خۆم کرد بڕوا بکەوتم گورچیلەم ئەفرۆشم یعنی هەبوو تەلەفۆنی دەکرد هەبوو مەسیجی دەنار دەگریا دەیوت ئەم پۆستەی تو جەرگمانی ژان کرد تۆ چۆن وتم حتى یەکێ نامەی نادوتی بەڕێز بەچەنیە فرۆشی وتم باکرێ 6 مانگ بە شیری بۆ مناڵەکەم بۆ بژێوی مناڵەکەم یعنی ئاوە جابمایە یعنی بەڕاستی زۆر ئەسیری استقبال کردیە یعنی من داواکار حکوومەت شتێ بکە یعنی تااقەتمان چوو یعنی وای لێ هاتووە لە ژیانی خۆمان بێزارین ئەو خەمی دابینکردنی کرێخان و پێداویستی منداڵەکانی ئەوەی بیربردوتەوە کە ئەگەر تاقانە گورچیلەکەی خۆی فرۆشت و ژیانی لەدەستدا چۆن منداڵەکانی بێدایک پەروەردە دەکرێن بیرم نەکردوتەوە من ماڵم بێدایک گەورە دەبی بڕوادەکەی والله ئەوەم بیر نەکردوتەوە چکە لا مهم نەبووە بەڵام لا مهم بووە بەس وەزعیان باش بی و ژێریان باش بی ماوەی 5 مانگە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرانی هەرێمی نەداوە ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی